زۆرترین ئەو پرسیارانەی کە ئاڕاستەی مسڵمانان دەکرێن. یەکەم، فرەیی. پرسیار: بۆچی لە ئیسلامدا ڕێگە دراوە بە پیاو زیاتر لە یەک ژن بهێنێت؟ بۆچی ئیسلام فرەی ڕێپێداوە؟ وەڵام: پێناسەی فرەیی سیستەمێکی ژنهێنانە کە تێیدا کەسێک زیاتر لە یەک پیاو یاخود ژنی هەیە. فرەیی دابەش دەبێت بۆ دوو جۆر. یەکەم بریتیە لە فرە ژنی کاتێک پیاوێک زیاتر لە یەک ژن مارە دەکات. جۆری دووەمیش فرە پیاوی کاتێک ئافرەتێک شوو بە زیاتر لە پیاوێک دەکات. لە ئیسلامدا فرە پیاوی بە تەواوەتی قەدەغە کراوە. لە کاتێکدا فرە ژنیش سنووردار و ڕێپێدراوە و ئاساییە. ئێستاش ئەگەڕێینەوە بۆ پرسیارە بنچینەی یەکەمان، ئەویش ئەوەیە بۆچی ئیسلام ڕێگای داوە بە پیاو زیاتر لە ژنێکی هەبێت. قورئان تاکە کتێبی ئاسمانیە لە هەموو جیهاندا کە دەڵێت دانەیەک مارە بکە بخوازە. قورئان تاکە کتێبێکی ئاینیە لەسەر ڕووی زەوی کە ڕابگەیەنێت و بڵێت یەک دانە مارە بکە. هیچ کتێبێکی ئاسمانی دیکە نییە کە فەرمان بە پیاو بکات کە یەک ژن مارە بکات. لە هیچ یەکێک لە کتێبە ئاینەکان جا چ ڤێدا، ڕامایانە، مەهاباراتە، گێتا، تەلمود یاخود ئینجیل کەس نییە سنوورێک بۆ ژنهێنان بدۆزێتەوە. بگرە بە گوێرەی ئەم کتێبە ئاسمانیانە پیاو ئەتوانێت بە ئارەزووی خۆی و چەندی بیەوێت لە ژن مارە بکات. بەڵام ئەوە لەم کۆتاییانە بوو کە پیاوە ئاینەکانی هیندۆسی و کلێسای مەسیحیەکان ژمارەی ژن مارەکردنیان بۆ یەک دانە سنووردار کرد. زۆرێک لە کەسایەتیە هیندۆسیەکان بە گوێرەی کتێبە ئاسمانیەکانیان ژمارەیەکی زۆر ژنیان هەبوو. داشڕاتی پاشا باوکی ڕاما زیاتر لە ژنێکیان هەبووە. کەیشینا ژمارەیەکی زۆر خێزانی هەبووە. لەلایەکی تریشەوە لە سەردەمانی سەرەتادا پیاوە مەسیحیەکان ڕێگەیان پێدرا بوو بە ئارەزووی خۆیان چەندیان بوێت لە ئافرەت مارەی بکەن، چونکە ئەو کات ئینجیل هیچ سنوورێکی دانە نابوو لەسەر ژمارەی ئافرەت مارەکردن. ئەوە لەم چەند سەدەی کۆتایی بوو کە کلێسا ژمارەی مارەکردنی ژنی بۆ یەک ئافرەت سنووردار کرد. فرەژنی بە هەمان شێوە ڕێگەی پێدراوە لە ئاینی جوولەکە. بە گوێرەی یاسای حاخامەکان پێغەمبەر ئیبراهیم سەلامی خوای لێبێ 3 ژنی هەبووە. هەروەها پێغەمبەر سولەیمان سەلامی خوای لێبێ 100 ژنی هەبووە. فرەژنی بەردەوام بوو تاکو حاخام گێرشوم بین یەهودیە 960 تا 1030 پێشزایەنی فرمانێکی بڵاو کردەوە دژە فرەژنی. ئەویش خێزانە جوولەکەکان کە لە ناو دەوڵەتە ئیسلامیەکان دەژیان بەردەوام بوون لە فرەژنی تاکو لە ساڵی 1950 ئەو کاتێک کە بزوتنەوەی حاخامە گەورەکان هەڵسان بە دەرکردنی یاسایەک بۆ قەدەغەکردنی فرەژنی و سنووردارکردنی بۆ تەنها یەک ژن. تێبینیەکی گرنگ بە گوێرەی سەرژمێری ساڵی 1975 هیندۆسەکان زیاتر فرەژنی ئەکەن تاکو مسڵمانەکان. لە راپۆرتی کۆمیتەی کاروباری ئافرەت لە ئیسلام کە بڵاوکراوەتەوە ساڵی 1975 لە لاپەڕە 66 و 67 دا ئاماژە بەوە ئەکات کە ڕێژەی فرەژنی لە لێوان ساڵانی 1950 و 1961 لە ناو هیندۆسەکان بریتی بووە لە 5.6 لە کاتێکدا لە نێوان مسڵمانەکاندا بریتی بووە لە 4.31. ئەبێت ئەوەش بزانین کە بە گوێرەی یاسای هیندستان تەنها پیاوە مسڵمانەکان بۆیان هەیە زیاتر لە یەک ژن مارە بکەن. بۆ پیاوەکانی دەرەوەی ئاینی ئیسلام قەدەغەیە. لەگەڵ ئەمەشدا ئەبینین هیندۆسەکان زیاتر لە مسڵمانەکان فرەژنیان کردووە. تا لەم دوایانەدا هیچ بربەستێک و ڕێگرێک نەما لە بەردەم پیاوە هیندۆسەکان سەبارەت بە ژمارەی ئەو ژنانەی مارەی دەکەن. ئەوە لە ساڵی 1954 بوو کە بزوتنەوەی مارەکردنی هیندۆسەکان داوای بێنایەساییکردنی فرەژنی کردبوو بۆ هیندۆسەکان. لە ئێستاشدا ئەوەی یاسای هیندستانە کە هیندۆسەکانی بەستۆتەوە بە مارەکردنی تەنها یەک ژن نەوەکو کتێبێکی ئاینی هیندۆسەکان. با ئێستاش بزانین بۆچی ئیسلام ڕێی پێداوە بە پیاو زیاتر لە یەک ژن مارە بکات. قورئان فرەژنەیەکی سنوورداری ڕێگە پێداوە. هەروەکو پێشتر ئاماژەم پێدا ئیسلام تاکە کتێبێکی ئاینیە لەسەر ڕووی زەوی کە بڵێت یەک ژن مارە بکە. ناوەڕۆکی ئەم دەستەواژەیە لە ئایەتی 3 سوورەتی ئەنیسادایە.
خدای گەورە دەفەرمێت وإن خفتم ألا تقسطوا في اليتامى فانكحوا ما طاب لكم من النساء مثنى وثلاث ورباع فإن خفتم ألا تعدلوا فواحدة أو ما ملكت أيمانكم ذلك أدنى ألا تعولوا. سورة النساء آية 3. پێش هاتنە خوارەوەی قورئان هیچ بربەستێک نەبوو لەسەر فرەژنی. پیاوان ژمارەیەکی زۆر ژنیان مارە ئەکرد، تەنانەت هەندێکیشیان 100 ژنی تێپەڕانده بوو. ئیسلام سنوورداری کرد و بۆ چوار و نەیهێشتووە زیاتر لەوە نەبهێنێت. ئیسلام ڕێگای داوە بە پیاو بە مارەکردنی 2، 3، 4 ئافرەت، بەڵام بەو مەرجەی کە دادپەروەری بێت بەرامبەر هەر یەکێکیان و بە یەکسانی تەواوی مافەکانیان پێ بدە. ئەوە تا لە سوورەتی نیسا پەروەردگار دەفەرمێت ولن تستطيعوا أن تعدلوا بين النساء ولو حرصتم. سورة النساء آية 129. بۆیە فرەژنی یاسایەک یاخۆت فەرمانێک نییە کە پێویست بکات هەموو مسلمانەکان بیکەن، بەڵکو تەنها بریتە لە هەڵبژاردنێک. هەندێک کەس بە هەڵەوا تێگەیشتوون کە پیاوی مسلمان پێویستە زیاتر لە ژنێک بهێنێت. بەگشتی ئیسلام پێنجین لە ڕێگە پێدراوەکان و ڕێگە پێنەدراوەکان لە خۆ دەگرێت. یەکەم فەرز واجبەکان، ئەوانەی دەبێت بیکەیت. دووهەم مستەحەب، داواکراوە کە بکرێت، ئەوانە کە باشترە بکرێت. سێهەم موباح، ڕێگە پێدراو. چارەم مەکرۆه، داوا نەکراو یاخود هان نەدراو بەکردنی، ئەو شتانەش کەوا باشترە نەکرێن. پێنجەم حەرام، قەدەغەکراو. فرەژنی کە دەکەوێتە چینی ناوەڕاست لەوانە ڕێیان پێدراوە موباح. ئەمەش مانای ئەوە نییە کە مسلمانانی 2، 3، 4 ژنی هەیە باشترە لەو مسلمانانەی کە یەک ژنی مارە کردووە. ڕێژەی ماوەی ژیانی ئافرەت زیاترە و درێژترە لە هی پیاودا. عادەتن نێر و مێ تا ڕادەیەک بە ڕێژەیەکی نزیک لە یەکتر لەدایک دەبن، بەڵام دەبێت ئەو ڕاستیە زانستیە بزانن کە منداڵی مێینە خاوەنی بەرگریەکی لەشی زیاتر و بەهێزترە لە بەرگری لەشی منداڵی نێرینە. منداڵە مێینەکان زیاتر لەشیان ئەجەنجێت دژی بەکتریا و نەخۆشی و تاوەکو و لەشی منداڵە نێرینەکان. هەر بۆیەش لە تەمەنی منداڵیدا ڕێژەی مردن لە ناو نێردا زیاترە تاوەکو مێ. لەلایەکی تردا کاتی شەڕ و جەنگەکانیش زۆرتر پیاو ئەکوژرێت تاوەکو ئافرەت. ئەمە بێجگە لەوەی کە پیاوان زیاتر تووشی مەرگ ئەبنەوە بەهۆی ڕووداوەکان و نەخۆشیەکان و تاوەکو ئافرەت. هەر بۆیەشە کە ماوەی ژیانی ئافرەت زیاترە لە ماوەی ژیانی پیاو. هەروەها لە هەموو کاتێکدا ژمارەی بێوەژنەکان زیاترن لە ژمارەی ئەو پیاوانەی ژنەکانیان لەدەستداوە. ڕێژەی پیاو زیاترە لە هیندستان تاوەکو ڕێژەی ئافرەت بەهۆی لە ناوبردن و کوشتنی منداڵ لە تەمەنی ساواییدا. هیندستان یەکێکە لە وڵاتانەی کەمانەی هاوشان لەگەڵ وڵاتانی دراوسێ کە تێیدا ڕێژەی مێ کەمتر لە ڕێژەی نێر. هۆکارەکەشی بۆ ئەو ڕێژە بەرزەی کوشتن لە ناوبردنی ڕەگەزی مێ لە وڵاتە لە هەموو ساڵێکدا کاتێک بۆیان دەردەکەوێت کە منداڵەکەیان کچە. ئەگەر ئەم کارە قێزەونە ڕابوەستێت، هیندستانیش وەکو باقی وڵاتەکانی تر ڕێژەی مێ تێدا زیاتر دەبێت لە ڕێژەی پیاو. لە جیهاندا ڕێژەی ئافرەت زیاتر لە ڕێژەی پیاو. لە ئەمریکا ژمارەی ئافرەت بە 7.8 ملیۆن ئافرەت ژمارەی پیاوی تێپەڕاندووە. نیویۆرک بە تەنها 1 ملیۆن ئافرەتی زیاترە بە بەراورد بە ژمارەی پیاوی ئەو شارە. لە ژمارەی پیاوەکانی نیویۆرکیش 1/3 یان نێربازن، بە تێکڕایی زیاتر لە 25 ملیۆن نێرباز لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هەیە. ئەمەش لە ڕاستیدا ئەوە ئەگەێنێت کە ئەم پیاوانە ئامادە نین و نایەنەوێت ئافرەتمارە بکەن. لە وڵاتێکی تری وەکو بەریتانیای گەورە ژمارەی ئافرەت 4 ملیۆن زیاترە لە ژمارەی پیاو. ئەڵمانیا 5 ملیۆن ئافرەتی بە بەراورد بە پیاو زیاترە. رووسیا 9 ملیۆن ئافرەت زیاتری لە ژمارەی پیاو هەیە. تەنها خوا دەزانێت ژمارەی ئافرەت بە بەراورد بە ژمارەی پیاو لە جیهاندا چەندە و چەند زیاترە. بەستنەوەی هەر پیاوێک بە مارەکردنی تەنها یەک ئافرەت گونجاو نییە. ئەگەر بێت و هەر پیاوێک یەک ئافرەت مارە بکات، ئەوە زیاتر لە 30 ملیۆن ئافرەت لە ئەمریکا ئەمێنێتەوە بەبێ هاوسەر. ئەمەش پاش ڕەچاوکردنی ئەو 25 ملیۆن نێربازەی کە هەیە.
لە وڵاتەکانی تریش زیاتر لە 4 ملیۆن ئافرەت لە بەریتانیای گەورە، 5 ملیۆن لە ئەڵمانیا، 9 ملیۆن لە رووسیا بەبێ هاوسەر ئەمێنێنەوە. ئێستاش وادابنێ خوشکەکەی من وا ڕێک کەوتووە کە یەکێک بێت لەو ئافرەتە مارە نەبڕاوانەی لە ئەمریکا، یاخود وادابنێ خوشکەکەی تۆ یەکێک بێت لەو ژنانەی لە ئەمریکا، ئەو کات دوو هەڵبژاردنت لەبەردەم دەبێت. ئەویشیان ئەوە تا خوشکەکەت شوو بکات بە پیاوێک کە ژنێکی تری هەیە، یاخود ئەوەیە کە ببێتە موڵکی گشتی، هیچ هەڵبژاردنێکی تریشت نییە. هەموو کەسێکی بەڕێز و بەقەدر و هەڵبژاردنی یەکەمی پێ باشتر ئەبێت و هەڵی ئەبژێرێت. ئەوە ڕاستە کە زۆرێک لە ئافرەتان حەز ناکەن کە پیاوەکانیان ژنێکی ترمارە بکەن، بەڵام لە ئیسلامدا کاتێک بارودۆخەکەوا پێویست دەکات و دەخوازێت کە پیاو ژنێکی تر بهێنێت، ئەو کات ئافرەتی مسلمان بەهۆی باوڕەکەیەوە ئارام ئەگرێت لەسەر لە دەستدانێکی بچووک لە پێناو ڕێگاگرتن لە دەستدانێکی گەورەتر کە داهێڵێت ئافرەتێکی تری مسلمان ببێتە موڵکی گشتی. شوکردن بە پیاوێکی خێزاندار باشترە و خوازراوترە یاخود بوونە موڵکی گشتی. لە کۆمەڵگای ڕۆژئاوا زۆر ئاساییە کە پیاو لە دەرەوەی بازنەی خێزاندا لەگەڵ ئافرەتی تردا ڕابوێرێت. لەم دۆ خەشدا ئافرەت ژیانێکی شەرمەزاریانەی پڕ مەترسی ئەبێت لە کاتێکدا هەر ئەم کۆمەڵگایە ناتوانێت ئەوە قبوڵ بکات کە پیاوێک زیاتر لە یەک ژنمارە بکات، کە تێیدا ئافرەت ژیانێکی پڕ سەربەرزانە و بەڕێزی ئەژیت لە کۆمەڵگا کە لە دواتردا ژیانێکی سەلامەت و بێترسی ئەبێت. بۆیە بۆ ئەو ئافرەتانەی کە مێردیان نییە دوو هەڵبژاردن لە بەردەمە، ئەویش ئەوەتە یان شوو بکات بە پیاوێکی خێزاندار یاخود ببێتە موڵکی گشتی. لە ئیسلامیش پێدانی پلەیەکی پڕ ڕێز و سەربەرزانە بە ئافرەتی پێ باشترە لە ڕێگەی هەڵبژاردننی یەکەم. قەدەغەکردنی هەڵبژاردننی دووەم هۆکاری تری زۆر هەیە کە وای کردووە ئیسلام ڕێگە بدات بە فرەژنی، بەڵام بە زۆری و بە شێوەیەکی سەرەکی بۆ ئەوەیە کە پارێزگاری بکات لە شکۆ و ڕێزی ئافرەت.